ئێرە ئۆکسجینیان بۆ دانێن مەعیدەیان بۆ پاکەنەوە ناودەمیان بۆ پاکەنەوە سیەکانیان جاری وە هەیە بۆ پاکەنەوە ئێرە پێڵێن یەکەی خودەچ واتە مناڵی نەبەکام ئەو مناڵانێک کە تازە لەدایکە بن لە یەکەم سەعاتەوە هەتا 28 ڕۆژ ئەو مناڵانە لەو تەمەنە هەچ کێشە و گرفتێکیان بۆ دروست بێت لەم بەشەیە داخڵەکرێن وەکو زیاتر کە تێبینی ئەکرێ مناڵەکان کێشەی سیەکانیان هەیە واتە سیەکانیان ئۆکسجین و ئیش و فەرمانی خۆیان بە تەواوەتی جێبەجێ ناکەن بۆیە پێویستەکە بە زووترین کات ئۆکسجینیان بۆ دانێ بۆ ئەوەی ئۆکسجین بە تەواوەتی بچێ بۆ هەموو بەشەکانی لەشی و بە تایبەتریش بەشی مێشک چکە ئەگەر مێشک لە بیدایەتە ینی کە لەدایکە بێ مناڵەکە ئۆکسجین نەچێ بۆ مێشکی تووشی شەلل دەماخە بێت پێڵێن CP سێربەراو پاسی ئەمەش لە مستەقبەلە بارگرانێکی زۆرە خاتە سەر هەم کەسوکاری ئەو مناڵە توش بۆ بە نەخۆشی شەلل دەماخ و هەم بۆ حکوومەتیش هەم بۆ دام و دەستگا تەندروستیەکانی تریش بۆی ئەمە زۆر 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 زەرورە بۆ ئەم ناوچەیە کە ئەم خزمەت گوزاریە لێرە پێشکەش بکرێ بۆ ئەی مناڵەکان یا هەج دایکێکی بەڕێز کە دووگیان نەبێ و چاوەڕێکە مناڵێکی بێ مناڵەکەی خۆی هەم لە کاتی دووگیانیا بە تەندروستی بێ و کە لە دایکی ژەبێ لە شوێنێکی ئەمین و تەندروستە مناڵەکەی بێتە دنیاوە و هیچ خەتەریاتێکی نەبێ یا هیچ گومانەوەی کە بڵێن ئەم مناڵە خوانە خەز تووشی گرفتە بێت ئێرە ئۆکسجینیان بۆ دانێن مەعیدەیان بۆ پاکەنەوە ناودەمیان بۆ پاکەنەوە سیەکانیان جاری وە هەیە بۆ پاکەنەوە فەحسی خوێن و گروپ و هەرچی پێویست بۆیان نەکەن چەند سەعاتێک لێرە ئەهێڵدرێتەوە کەی هەموو شتێک نیشانەکانی ژیانی سەلامەت بوو یا تەواو بوو ئەو کاتە ئەتوانێت بە ئیسراحەت بڕاتەوە بۆ ماڵەوە. چەند ئامێرتان هێناوە؟ 5 ئامێر لەگەڵ ئامێرێکی بڵێن 5 ئامێر پێڵێن حازینە 5 دانێلەوە ئامێرێکی فریاگوزاری ینی ژیانەوەی سەرەتایی یەک دانەش لەوێ و 2 ئامێریش لەو ڕووناکیەکان کە بۆ چارەسەری زەردووی خەفیف بەکارێت. دوکتۆر لە ماوەی ڕابردوودا ڕۆژانی پێنجشەمە هێنی بەشی نەشتەرگەری مناڵبوون ڕاگیرابوون نەخۆشخانەکە ئێستا کراوەیە؟ واللهی من خۆم زۆر معلوماتم لەسەر پێشووتری ئێرە نیە ئەبێ دراسەیەکی بکەم و چکە بێ خزمەت گوزارەکانمان ئێمە 24 ساعتی بێ ئەوانەی کە پەیوەندیان بە حاڵەتی تەواریەوە هەیە ئێمە کێشەی گرفتی بینامان هەیە لەگەڵ ئەم نەخۆشخانەیە خۆشبەختانە کۆمەڵی شوێنی تەیە کە ئەتوانی بەکاری بێنی یا گۆڕانکاری کیا بکەی خۆمان ئێستا ئیش لەسەر ئەواکەین هەم بەشی فریاکەوتنەکەی هەم بەشی نەشتەرگەریەکانی و بەشی چاودێری وردیش ئەەکەینەوە لێرە هەمووی بە فراوانی.